سلااوتان لێبێت هاوڕێیان چۆنن بە هیوان باش بن. هاوڕێیان بەخێر بێن. ئێستان لە قسە و باز دەکەین لەسەر نوێترین ڕەوشی کوردستان، سەرچاوی ئێمە. وەرە ناوڕێیان خەبەری نوێم پێەیە، بۆیە ویستم لەگەڵتان باشکەین گفتوگۆی بکەین. بەداخەوە خەبەرەکان دڵخۆشکەر نین، بەڵام ئیشی ئێمە ئەوەیە کە خەبەرەکان بگەێنین بە خەڵک، یعنی ڕۆژنامە نووس و بیکینە بابەت. سەرچاوی ئێمە هاوڕێیان کو ئەو پۆستانە بووینە سەرەتان لە بۆ خەڵکی کوردستان. بڕوا بکە کو ئەو پۆستانە بوویتە سەرەتان لە بۆ خەڵکی کوردستان. شەڕی نوێی سارد یان شەڕی ساردی پارتی وێچێتی کو ماڵی کورتوێران دەکات. شەڕەکانی شاوە نییە برێ لەسەر دوو ڕەئی جیایە نەبی نەبرا شەڕی ئەوانە خێربێن. سەرچاوی ئێمە هاوڕێیان ببورن ئەمن کە ئەوە دەبی لایف دەبی قەت سەیری کۆمێن ناکەم، دوای ئەوە ئیتر هەوڵ دەدەم بە پێی توانە جواب بدەمەوە، بۆیە گەردەنمان ئازاکەن. ئەگەر کەم و کورتێکمان هەبوو خۆشتان لە شوێنی ئێمەدا بنێن. هاوڕێن ڕۆژی وا هەیە بڕوا بکە شتکە خەبەرە بی 1500 کۆمێن دێخر بە چەندی دەرەقەتەی بە جوێندانەکان ڕشکەوە جوابی خەڵک بدەیەوە. یعنی ئەو کاتە لە چێ بوو پێی ئەوەی بکەی وەڵامی یەک بێچ ئەو بۆیە لە لود بەرزی وەکو هەندێن ئەدیب و نووسەرم نییە. بڕوا بکەن نقطەکار ئەوەندەی پێڕادەکەین. بەخێر بێن هاوڕێیان بەرلەوەی بچینە ناو بابەتەکە بە هەندێک وردە سەرنج بدەین. یەک بەداخەوە دوێنێ ئەو کچە غەزال، ئەو کچە شۆڕژێڕە کوردەی کە بە خەونی سەربەخۆیی و ئازادی کوردستان هاتبوو ڕۆژهەڵات، لە ڕۆژهەڵاتەوە هاتبوو لە سلێمانی بریندار دەبی لەگەر دووسێ هاوڕێیتکە لە بێ ئەخلاقی تر من نازانم بەڕاستی، یعنی خەستەخانەکان بە ئاسایش ئاگاداری کردویان هەر بە خۆیان ترسنۆکن. هەندێک جار هاوڕێیان یعنی ئەو خەڵکە لە خۆڕە قەرەمی خۆی دەشتێنیتن. کاکە یعنی ئەڵێن بریندار بووە ئەکرا قوتار بکرێتن، یەک خەستەخانە نەوێرایە بیحەوێنتەوە و تیمارەشی جددی لە بۆ بکاتن. کورە زۆر شەرمە خەڵکی کورد با بە داعش بە داعشاتی خۆی بەعز بە بەعسی خۆی پێشمەگەی دەگەر تیماری دەکرا ئەوجە دەیبەردەسە دادگا دەیدەبردە دادگا. بەچ بێ شەڕەفیەکەوە تو کچێکی کورد لەبەر چاوتان بووە. ئەوە باسەکەن هاوڕێکانی ئەوە ئەمن بە دواتچوونم لەگە چەند برادرێکیش کرد سێ چار خەستەخانەیان کرد، یەکێک نەوێرایە تیماری کە دەکرا ژیانی ڕزگار بکرێ. ئەگەر ئاسایش کردیتی هیوا چاوشین و سەرخێڵ بەڕاستی کارەی خیانەت کارانەیە ئەوە، یعنی بە جددی ئەوە خیانەتە. کورە بابای هاوار بریندارە بریندار داعشە تو دەبیت بێی تیماری بکەی، ئەوە پرەنسیبی ئەلفوبای جەنگە. ئەگەر لە جەپە ئەگەر دژبی ئەزۆرێتە هاو زمانتە کچێکە بریندار بۆ چیتە خەستەخانەی یعنی تیماریان نەکردیە لە ترسانە لە ئەوەیە لۆبی ئیتڵاعاتە کە هیچ خۆم قسە قیەم و ئەخلاقدا نەبیتن. چ خەستەخانەکان چێچێتی نیشتیمانی کوردستان. من دەزانم لەو خەتی سلێمانی زۆر یارمەتی ئێران دەدرێ. بڕوا بکە هاوڕێیان هەندە شتێ ناتوانی بەعز بکەی. قیمەی بێ ئەخلاقیە کچێکی گەنجی کورد بۆ قوربانی خەمساردی یعنی یەکێتی حەقت داوای لێبردن نەبوو بنە ماڵەی شەهید غەزال بکات. گەنجێک دەکرا ئینقاز بکرێتە ڕزگار نەکرایە تا گیانی ئەوە بووە. خاڵێک کەش هاوڕێیان ئەوە ئیسلامیەکان دەبینم ئەندێ لە ئیسلامیەکان ئیسرائیل 10,000 ئەوەی فەڵەستینی ئەدام دەکاتن تا ئەنواع کارێکی بێ ئەخلاقیە هەمومان متەهین کەەوە نابیتن، یعنی سزای لە سێدارەدان سزایەکی فاشستانەیە هەمومان دەبیت دژ بین، هەمومان دەبیت دژ بین بەرامبەر داعشیش بەرامبەر بەعسەکانیش. یعنی تۆ ناتوانین لە سزای لە سێدارەدان گوڵبژێر بکەی برێ من بەس ئەوانەم دەوێ شفتی تەماتە نیاڵی بژێری دەبێ هەمووی دژبی ئەگەر دژی
بەس ئیسلامی سیاسی 47 ساڵە ئێران کورد ئێعدام دەکا ئێرانی لە پێناوی خاک و ئازادی و بیرروڕای لە سێدارە دەدرێ هەفتانە چەند کەسەک قسە ناکەن تۆ سەیریان بکە قەت ئیدا بەس ئیسرائیل فەڵەستینی دەکات دنیای خرا دەکات لە کاتێک داوانە شەڕی چەکداری ژیرانە بەڵام ئەوجا ئەمەش دەڵێن نابی لە سێدارە بدری سزن مۆبەدیکە سێدارەدان کارێکی فاشستانەیە بەس دەبی دژی ئەگەر ئەتو دژی لە سێدارەدانی ئیسلامیەکان دەبێت دژی هەمووی بی نەک لە هەموو دەوڵەتە ئیسلامیەکان تقریبا لە زۆربەی سزای لە سێدارەدان هەیە ئۆکەیە بەس نابی ئیسرائیل بیکەی فەڵەستینی لۆ ئەوان چن یانی ئەوە دووڕوویەکی زۆر گەورەی گۆیە کاچ خۆ هەوڕێیان خاڵەشی کەش زۆر کۆمیدیە ئەوڕۆ خەبەریان دامەیە هەمووانەی سەردانی سووریان کردبی سوق لە حەمیدیە و هەندە بازار هەنئی تورکەکان بوونە 100 ساڵ لەمەوبەر داوان دروستیان کردیە ئێستا کە ڕیپۆرتاز کرایە دەرەن دەبی کرێی بدەن و بچنە دەرێت تورکەکان دەگەڕێنەوە کورە ئەو شەرعا بە تەواوی دەرپێ خۆی داکەنان دێ لە تورکیا و ئیسرائیل بڕوا بکەم ڕیپۆرتازم دیت حکوومەتی سووریا زەخت دەکات لە بازاری حەمیدیە کە بازارەکە و قەیسەری سلێمانی و نەقیب و قەیسەری هەولێر و ئەوانەیە سترازێکی کۆنە دەرەن دەبی بستنە دەرێ و بەکرێیان دەدەن کۆمیدیایانی ڕاستە ئەوەکە ینی نەمانی ئیستقلالی سربەخۆیی سیادە بزانە چەندە وەرە ئەی هاوار یعنی هەندێک کەس هەبوون چۆن تەمینی نەفتیان دەکرد کاکە تەحەدای ئەمریکا و ئەوروپایان دەکرد ستاش لە بۆ من هاوڕێیان دوێنش ساوەی ئەنفال بوو من بۆ خۆم یەکێک لە چالاکوانەکانی ئەنفال بووم دێمە سەر ئەوەی ئەو گروپی پێنج و کورسی پارێزگا ئەوانە بەهەرحاڵ بەڵام دەمەوێت ئەوە بڵێم یعنی بڕوا بکە زۆر بێزارم لەو یادکردنەوە کلاسیکێک کە بەس چاردەی چار دێن هەر هەفتەکەی تر ئەو جەلیل عەبوش لە هەولێرێ بوو زۆربەی هەر زۆری بنەماڵی قوربانیانی ئەنفال و چالاکوانانی بواری زۆر بە شەرمنانە ڕەخنەیان کرد ئەنفال ئەوە نییە بەس لە چاردەی چار بە بیرت بێتەوە ئەنفال ئەوەیە کاتێک یعنی ڕوودا داکۆشی لە جەلادێکی ئەنفال دەکرێت لە شوێنەکە ئینسان دەبێت بە دادگایی بگەێنرێ و بە دوای تاوانبارانی ئەنفال بێ و ڕێز لە قوربانیان بگیرێ ئیلا ئاخری کۆمەڵک داوای قەرەبوو بگرێتەوە یعنی ئەنفال ئەوەیە هەموو سەعاتێکە بووە من دوێنێ یعنی ئەو چەند ساڵێکە قسە ناکەم بەشەشی لەوەیە بەس دەبینم دیکۆرە دیکۆر ئەو ساڵ یادی هەڵەبجە یادی ئەوە ئەنفال دا ئەوە هەزار جەلاد دێتن و دەڕوا و مؤتەمەری بەعز دەبی و پڕی بەعسیە لە هەولێر و لە کوردستان قسە نییە بەڵام چاردەی چار دەست بە فینگە فینگ دەکەن بەهەرحاڵ ئاڕێیان دوایین قسەشمان دەسمە سەر ئێستا بازەکەی کۆر پارتی نازانم کەی شەرم دەکا خەڵکەکەیە بەمە دەڵێ لەو ئەوەندە دژی پارتی کاکە وەرە هەرچی جوێندەرە لەناو ئەو سۆسیال میدیایە کە میدیا لەو منبەرەشی هوشیاری دروستکردنی ئیرادا وەکو ئەوەی لە مانگیەکی ئەو ساڵ لە بەرامبەر ڕۆژ ئاوا دروستکرا دیتیان میدیا چ دەورەشی گرنگی دیت هوشیاری کۆمەلگایانی شتی جوانی فێر بکەیت ئیلاخێ بەس پارتی دۆچێت جوێندەن یەک بڕۆن هەموو ئەوانەی جوێن دەدەن لە ناو سۆسیال میدیا خەڵکیان خەریکی بابەتی تافێکردینە پارتی تەمویلیان دەکەم کادری پارتی دوو هاک و ریپۆرت و ئەوانە یعنی ئەو هەفتەی لە قەزەی ئەو هەبووشی و جەلیل حەبوش و ببورن لەگەڵ سەرۆک کۆماری یعنی من لێرن تا ئێستا نازانم تا ئێستا سەرکەوتو نەبوون لەو پەیجێ بەس لە تیکتۆک دوو جارە لێیان دوێنێ هیناما ئەوڕۆدیسان لێیان داوە لە ئەو برادرانەی تریشمان دەستیان پێکردیە ئەوە نیشانەی ترسنۆچیە ترسنۆچی پارتی یعنی بەجددی عیب بکە 6 ساڵە لێمان دەدەی کۆڵمان نەدایە کۆڵش نادەین بەهەرحاڵ ئاوڕێیان با بچمە سەر ئەوە هاوڕێیان بەڵێ بچمە سەر ئەو خاڵەی کۆتاییش بڵێم هەوڵەکەیە ئێران زەخت دەکاتن زۆر لە ئیدارەی سلێمانی کە کەمپی سوورداش و کۆی قەپات بکرێت هەمیان ڕەوانی تەحویلی هەولێرێ بکرێتن بەداخەوە ڕەنگی یەشێتی نازانم بە تەواوەتی دەکەویتە ژێر ئەو کاریگەریە یان نەبەتایبەتی ئێستا یەشێتی بەرەو تورکیا دەڕواتن ئێستا لەوتان باز دەکەم بەس هەوڵێکی وا هەیە کە ئەو دوو کەمپە دابخرێت کە ئەو خیانەتەشکەیە یعنی بەجددی ما ئەوحد و حیزبال سڵە هیچ ناکەنەوە کاکەجان
يعني أو أنا براي إيمن بحمو أو كم كرتي ورخنا ليمان ده بس كاكا يعني لنا وغاتش خوان يكون أنقوش أواربون يكون أنقوش أو كمبانا كتبون كان ده شت هاوريان خالد زوهري كأويا طبعا دنقو هيس بيكو بنوي أنزمني مع فضيك كركوك دبيت بداخل وربارتا هاكا أزم كبارزغاري شي سركوتو ونموني شي جواني بشان دابو لا دادري بداخوا لبناوي دراغرتني تركمان لصفقية شي سياسي كيشتي بتايبتي فافلو قبات دستيان تداهي بوست سرو كومار بشكلو ويا تا أنا ما مو ماندزاني انشا شي كورت لعراق خاكە داجی کراوەکانە گەنە ستەمەکی گەورەی نەتەوەی لەسەر نییە بەجددیمە وەکو ئێران وەکو تورکیا وەکو سووریا کێشەیمە لە عێراق کێشەی ناوچە دابراوەکان ئێسەوەی لێهاتی یەک حزبی کوردی بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات ناوێرن لەنا ئەو پەرلەمانی عێراقی برێن کەرکووک و خەت جەبەل چیای هەمرین خاچی کوردستانە کورە ناوێرن مەخمور کە بە بڕیارەی سەدام بەعز لە 95 وازام نۆتەکان بووی تر نازانم 96 بووشتە شیوا بوو خرا سەر مووسڵ بیگەڕێنەوە سەر هەولێر نایگنا هیچیان پێ ناکرێ تند خۆیان گرتی کەسێکیان ناوێری بری خاچی کورد ئەوانە خاچی کوردستانە یەک حیزب لە گچکە و گەورەوە کورد تۆ سەیری هەدەپە بکە دەم پارتی ئێستا ئەو ناوەی لێیە کێشەی کوردیان لە چێ گەیاندە چێ مەمنوعە کوردی بگیرێ کەچی ئێستاوایان کردیە لەناو تورکیا بە کوردی قسە دەکەن ئیشی پەرلەمانتار ئیشی چالاکوان ڕۆژنامەنووس ئەوەیە دیواری ترس بشێنی کەچی ئەوانە کاکە لە 2003 لەوێن دەرن کاکە ئەنگۆلەوە وەندێ چوونە بەغدایە تاوەکو ئەو ناوچانە بجگەڕێنەوە کەچی نەک پێیان ناگەن ئێستا هیچ حزبێک ناوێری بری ئەوانە خاچی کوردستانن بەرحاڵ باشترین شتێک یەکێتی لە چەند ساڵی ڕابردوو کردبی ڕێبوارتەهای دانا پارێزگاریش سەرکەوتوو بوو یعنی بەڕاستی هەم خزمەتی دەکرد ئەوە دەی ئێمە لە میدیا دیتمان ها ئەچکو هاوڕێ ئەمە پشت پەردا شت هەیە ئەمە نازانم چۆنە چۆنیە بەس ئەوی لە میدیا دیتمان لەگەر هەموو نەتەوەکان کە لە ڕۆژ ئاوا سەرکەوتوتر بوو لە مامەڵەکردن لەگە عەرەب لەگە تورکمان پارێزگارێکی بەمانای وشە کەرکووکی بوو ئێستا بە سەفقەی سەر و کۆمار گۆڕدرایتەوە بەداخەوە هەندێک دەڵێن وەڵی 2 ساڵە کورە 2 ساڵی 3 ساڵە ساڵێکی زیاد دێچێتی ئاژۆش دوای ئەوە ئەگەر بە هەندێکی خۆدەبایە حکوومەتی عێراقیش 2007 مادەی 140 جێبەجێ بکە نەشی کرد و زەقەی چاویشی ناگۆش دەتانتانی زەقەی چاوی بۆیە مەڵێن مەسەلەکە 2 ساڵ و 3 ساڵە عقد کرایەوە ماشەڵڵە لەو عێراقی چەند بەندی دەستوری جێبەجێ کرایە تا بێ کورد بێ لەو حەساسترین شتی کە پارێزگای کەرکووکە بچی تەسلیم بکاتن تەسلیمی دەکاتن وابزار سبەیە ئەوە بەجددی تاوانەشی گەورە چکە قۆناغی ڕاکانجبووری لەگە قۆناغی ڕێبوارتەهای دۆ کورد لە ڕووی کێشەی نەتەوایەتیەوە ئەرز و ئاسمانی فەرقە ئەرز و بەهەشت و دۆزەخ ڕاکانجبووری کە پارتی لەو 7 ساڵێ ڕۆژێک نقەی نەکرد و بەداخەوە پارتی هۆکارێک لە هۆکارەکانی ئەو شکستانەیە کە کورد توش دەبێ ئێستا من بەسەریعی لە بۆتان باز دەکەم تۆ وەرە 7 ساڵ دژی ڕاکانجبووری نەبی کەسی 2 ساڵ دژی ئەو ڕێبوارتەهایی بوو کە کورد بوو کە نەکەر کورد بووی کەسێکی باش بوو باید چێتیش بووی لۆ کورد ڕێبوارتەها بەلای کەم ڕێگری دەکرد لە هەندێکشت بەرامبەر کورد بکرێ بەس ڕاکانجبووری دەیان شتی کرد چستان کرد پارتی چستان دژی ڕاکانجبووری کرد بۆیە زیقەزیقین بۆ لە بۆ پارێزگای کەرکووک و ناوچە دابڕاوەکان درۆیەکی گەورەیە ئێمە حەقمانە ئەو ڕەخنەیە لە یەکێتی بگرین ئەنگۆ ئەو حەقەتان نییە چکو ئەنگۆ ئەگەر لەگە یەکێتیش تەنسیقتان بکردبنە 7 کورسی ئەکسەریەت بوون محافەزەش هەر لە بدات یعنی هەر لە کۆنەوە دەتانتانی ڕاکانجبووری دەرکەن پارێزگارێکی کورتا بنێن بەهەرحاڵ هاوڕێیان بە پێی ئەو زانیارێ من کە سەرچاوەکە لۆکاڵیە بە هیوام تێم بگەن ینی زۆر ئۆرجینال نییە ئەمن بڵێم وەڵی 100% لۆکاڵیە ئەمن ناتوانم هەندێک ئەوە بەس لە منتق زۆر نزیکە 5 گروپ لە عێراق کۆبووینەتەوە لە عێراق وەرێمی کوردستان تەنسیقیان هەیە لە بۆ گۆڕینی دوو شت یەک سەرۆکۆمار لۆ یەکێتی تا پارتی نەزاعەت نێنێ و بالمقابل
پارێزگای کەرکووک بدرێتە تورکمان کە بڕیار وایە سبەی بدرێتە بەرەی تورکمانی سبەیە دووش بێ بەس دەڵێن سبەیە دوو کورسی مەسرور بارزانی کەتە خەتەر کە لێی وەربژێ چۆن هاوڕێیان ئەو گروپا لە تورکیا نزیکن گروپەکەن تورکیا دەستە پشتیان دەدا و بەرەیەکی دروست کردیە هەلبوسی سوننەیە بە خۆتان دەزانن پاڤلە تورکمانە قەیس خەز عەلیش لەگەڵیانە ڕێیان کردانی ئەو پێنجەن بەرەیەکیان هەیە ئەڵێ لە عێراق نزیک 100 کورسی زیاترن یەک لە سێ تەقریبەن دەتوانی وا بڵێ 100 کورسیان زیاتر هەیە بڕیاردەرن پێیان دەکرێت و ئەوانە سەر و کۆماریاندانا دەنگۆ هەیەنێ چیریش لە پشتەوە هاریکاریانە من پرسیم یعنی چۆن کە سەیر کاتە ئێستاکە لەگەر ئەوەی پارتی چەندەژی سەر و کۆمارە نێسیر ئیدانەی ئەوەی سەر و کۆماری نەکردیە تا ئێستا ئەوەی مەسەرۆک و پارتیەک جێگیری سەرۆک پارتیە با بە ئیدانەی نەکردیە برێ بم دژم دەڵێن نێچیریش هەم نێچیر لە بەرەی تورکیا نزیکە لەوانە نزیکەوە هەموو بەرەی تورکیانە هاو کات فاق زەدانیش دەنگۆ هەیە لەگەڵیانە گروپەکن پێکەوە ئیش دەکەن ئەجندای تورک لە ئێستا پاڤل بەو ئامانجەیە ڕۆیە جێپێی پارتی لاق بکاتن جێپێی پارتی لاق بکاتن لە دەبڵەوە ینی پارتی هەموو هێزەکەی لە عێراق بەشەکی لە عێراق لە هەرێمی کوردستان لە ڕێی تورکیا بووە دەیەوێت لەو ڕێگایەوە تەوقی پارتی بکە ئەوەش هەموو دەرەنجامی عینەن وەکو شەڕی ناوەخۆم بەبیرێتەوە هاوڕێیان هەمووانە لە شەڕی ناوەخۆم لە بیریانە دەیانگۆ تاالبانی بەر لە سیوێکی ئاپ گوتی بەردەکەم دەست دایتێ سەری یان خۆمی پێ لە ناو بەردەدەمەوە ئەو بەردەی بەسەری خۆم دادەم یان بەسەری مەسعود بارزانی بەسەری هەردووکانی دادا چلەو لە ئەو ئێرانی هینا ئەویش سو عێراقی هینا کوردیان کردە گاڵتەجار و ئەو ژەر بە گەورەیان لە کووردا ڕێک ئێستاکە هەمان ئەوەیە ململانەی مەسرور و پاڤلیان ئەوە تەبێچێتی پارتی گەیشتە ئاستە دەست لە بۆ شەیتان دەبن لە بۆ مشکاندنی یەکتری هەردوو لە من دەبێ زۆر ڕقم لەو ئوسلوبانە دەبتەوە خەڵکە پارتی وێچێتی نەخێر پارتی ساڵ و نیوەکە ئەوێ وەکو کۆن یعنی لەگەری بەشدار دەبی لە حکوومەت دەکاتە قەشمەر هەر گۆڕان هەر لە حیزبە ئیسلامیەکان هەر لە یەکێتی قوبات تاالبان کردە قەشمەر یان کاکە بەناو هەندە وەزارەتیان دەداتی ئەگەنا مەسرور بارزانی کولفی کولا ئەجێتی ساڵ و نیوەکە هەوڵ دەداتون سەرکەوتونە بۆ لەگەری بۆی ئەویش دەستی لە بۆ شەیتان برد و پارتی دەستی لە بۆ بەعز برد ئەویش دەست لە بۆ تورکیا دەبا گویا لەو ڕوانگەوە یعنی لە ملشکانی یەکتری سڵ لە هیچ ناکەم من ناڵێم ئەوەی پاڤل دەیکە ڕاستە بەس کو پارتی دەرێ سیوێکی ئاب دەرەنجامی ئەوەی هێنانی دەبابەی ئێران بوو ئەوەی پارتیش دەیکا وایە بەڕاستی تەنگ پارتی هاوڕێیان نەکەوە حتا وەکو ئەشخاصیش با من ئەو خاڵە بڵێ وەرن سیرکەن لە ئاڵا تاالبانی لە غالب محەممەد لە ئەحمەدی حاجی ڕەشید لە هەموو ئەو خەڵکانەی لە ناو عێراق و هەرێمی کوردستانن حملەیەک شەڕست دەکات وان لێ دەکە بەرەو پیری ئێران و حەشد بڕۆن پاڵت پێوە دەنێ حتا لە ئەوروپاش پاڵ بە ئێمەوە دەنێ حملت لەسە دەکا تێم دەگەی هەولی تیرۆرت دەدا مزایقەت دەکە توش بە شەری کاکە دەبی پشتت لە بەرامبەر هێزەکی وا بە تون بکەیت دەست لە بۆ هەندێک کارت ببەی یعنی پاڵت پێوە دەنێ قەت لێت ناگەڕێ ململانەی شەریفانە لەگە ناکە بە ئێرهاب لەگەرت دەکا بە حەملە لەگەرت دەکا بە دادگا لەگەرت دەکا پاڵت پێوە دەنێ لە بڕی ئەوی برێ با بەەوە کەرەسەیەکە ئیمن ماسەلە ئیمنان دەتوانن لە بەغدایە ئەوانە ئەو کادیرانە بەکار بێندرن لە دژی عەرەبی شۆوینی نەخێر مادامە تو دژی پارتی کەواتە دێ لێک دەدا پاڵت پێوە دەنێ تو بچی ئەوجە برێتیە هاو بۆ خائین تو پاڵی پێوە دەنێ وەکو چۆن دەیان سەرۆک جاش لە ئەندامی غەڵەتی پێشمەرگە من ئەوەم بەراورد نییە بەس قەزیشم لەوە دێ کاکە غەڵەتی قیاداتی عەسکەری دەیان بە پێشمەرگەی قارەمانیان کردە جاش بەرەو پاڵیان پێوە دەنا ئێستا پارتی وێچێتی شوا لەگە یەک دەکەن ئەو ملچکانێ یعنی باشە پارتی بەجددی وەزارەتی ناوخۆ چێ نادەیەچێتی بۆ چێ هەر لە بۆ تووبی وەزارەتی سامانەکان وەزارەتی ئاسایشی هەرێم نازانم هەمووش دەبێ فەرمانگەی حکومی ناتبێ تو خێر بە چ خەڵک دەکەی کاچ خۆم بە هەندێ نییە ئەمە لێرە لە هەموو دنیا بڕۆ بپرسە جاری وە یەک کەس ئەمینە کاکەباوە بە تاقەتەنێ بوو شەرتی لەسەر سۆسیال دیموکرات بە ئیمزای پێکرد کە نابی دژی یەپەگە و کورد بن
بە تاقیتنێ بوو لەبەرەوەی تاکە کەس بوو دەیتوانی دەنجی بدات هەر بەرەی چەپ یان ڕاست دەنجی پەرلەمانی تەواو دەکرد. تۆ ناتوانانی برێ من مادام ئەکسێرێتێکم بە تەزویر و بە ڕابینایەکەوە هەمووشی بە زۆقی گەلوبوونی من دەبیت. ناخیر کاکان دەشتەیە دەکرێت حزبك دێ لەگەر تەنسیق دەکات 10 کورسی هەیە دەبی ڕێزی لێ بگری. ئەوەی پارتی دەیکا ئەنتەریاتە زودیا لەگەری دەچی حکومەت دەتکاتە قەشمەر ئەو قوبادە جانتا هەڵگرا دەبا بە ئومێد سەباعی برێ ئیشەکەم بە مەسعود بارزانێ. من قەزم ئەلێرە لە پارتی دێتن پارتی دێ پاڵ بە یەکێتی ویەنا فعلەن ئێستا یەکێتی بەرەو خیانەت دەڕوا. ئەوەی پاڤل و قوباد دەیکەن کە هەر ئەوەیەم بزانم زیاتر قوبادیشە پاڵ بە پاڤلیش دەنێ پاڤلیشان دەدە پاڤل هان دەدەن. ئەوەی دەیکەی ڕزکە غەڵەتەکی گەورەی تاریخی دەکەی و مێژووی یەکێتی قێزەوەند دەکەی کە یەکێتی مێژۆشی جوانی هەبووە لە چاو پارتی بەجددی کەم بە پێشداجی کردیە کەم خیانەتی کردوکی بەس بەو شێوەیەک و پارتی نەکردیە. بەس ئەو تەنسیقەت هەیتن لەگە بەرەی تورکیا کاکە تورکیا دەدۆشی ئەو دۆشینە سابی قەزەی کوردە و دەبێ خیانەت بکەی ئەوجا دێت کورسی سەر و کۆمارە لۆ دەدا و بەرنامەیان هەیە ئەو 5 مەسرور بارزانی بگۆڕن بە نێچیروان بارزانی سەرۆکی حکومەت احتیمالە مەسرور بارزانی بێن بڕۆ بتە سەرۆکی هەرێم. یعنی بەرنامە کەیە زەخت لە تورکیا بکرێ چکۆ حەلبوسی لەگە پارتی بەنی زۆر خراپە قەیس خەزعەلی خراپە مەسەلەن ڕێیان کەلدانی خراپە ئێوانە هەم بەرەی تورکیان تەنسیقیان کردیە کورسی محافەزەی کەرکووک ئەوە دەستکەوتەشی زۆر گەورەی لۆ تورکەکان لۆ شۆڤینەتی عەرەب بدرێتە عەرەبەک بدرێتە تورکمانێک تورکمانی شێ میتی تورکی بەرەی تورکمانی لەو لایەش یەکێتی داببڕن لەو هێزن لەو لە پەکەکەی داببڕن لە خاڵوێستی نیشتیمانی دابڕن بیهینە ناو بەرەیەکی خیانەتکاری خۆیان کە حەلبوسی کابرایەکی زۆر شەیتانە شۆڤینێکی زۆر خەتەرە ئەوانە لەگە بەعس تەنسیقیان هەیە لەگە ئەحمەد شەرع تەنسیقیان هەیە هەوڵ دەدەن ئەو بەرە سوننەیە کە بەرەیەکی زۆر خەتەرترن لە بەرەی شیعەکان لە کورتا زۆر خەتەرترن شیعەکان قسەیان لەگەڵ دەکرێت بەس بەرەی ئەحمەد شەرع حزبی بەعس حەلبوسی ئەوانە زۆر خەتەرن هاوڕێیان پاڤل چۆ لەگەوانە تەنسیق دەکاتن لەگە ئەبەوەی تورک ئێکاکەەوە ئەباوە تو مەسئول لەلایەدە بەڵام تاریخی یەکێتی و یەکێتی وا قێزەوەند دەکرێتن قێزەوەند دەبێتن کە دەبێت دەیان خیانەت بکەی هاکە پێ دەڵێ یاڵە شوێنی دوسێ قیادەی پەک کەم دەوێت ئەو 12 کادیرم دەوێت لۆم بکوشی یعنی ئەو شتانەی دەوێت لە تو هاکان فیدان کە خەبەر هەیە هاوڕێیان سەری مانگ دەچیتن دەنگۆ هەیە پاڤل بەرەو تورکیا بڕواتن بۆ زانیاریتان دەنگۆیەکەیە بە هەر حاڵ ئەو بەرەیە گروپی پێنجیان پێدەگوتراوەی ئەم بزانم تەنسیقیان کردیە لە پەرلەمانی عێراقیش بۆ خۆیان هەتا ئەستا دەرێن سوودانیشیان ئێمال کردیە بەرەی تورکیانە و پاڤلیان هاندایە بەڕێیان کەلدانی بە حەلبوسی بە لەگە قەیس خەزعەلی تورکمانەکان ئەتووەرە ئەمە پارتی لۆلایەدەین مەسرور لۆلایەدەن نێچیری دەینینەوە نێچیریش لە پشتە دەڵێن ئەو دەنگۆیانەی هەیە نێچیریش لە پشتە بەڵام کێشەکە چێش ملشکانی یەکتر عینەوەکو شەڕی ناوەخۆ بەدی وەشکە چێ زەرەر دەکا کورد ئەوەش لە چ دەبی ئەوە من یەک جملەی کۆتایی بڵێم با کاتان زیاتر نەگرم کە ڕەوشی ڕۆژاو بوو بەرپرسەکی ڕۆژ ئاوام گوت سۆرانی بگوتم یعنی چۆن تێگوتی ئیسرائیل لەو ناوە قازاز دەکا بە کورد ئەحمەد شەرعی زۆر زەعیف کرد 10 تەسلیمی خۆی کرد ئێستا لە بەو ڕێکەوتنەی پاریس ئەمەش دەوی بچین ئەو پەڕی سازشە بۆ ئیسرائیل بکەین یعنی ئەو هەڵەیە سە تورکیا دەچیتن بە پارتی دەرێ کاکەوە یەکێتی ئەوای لۆ کردمەت و چم لۆ دەکەی ئەوش زیاتر دەبی خیانەت بکە ئەوجا ئەگەر تەوازن بێت ئێستا ئەو بەرەیە هەوڵ دەدەن تورکیا لەگە پارتی دوور بێخنەوە و تا دەنگۆ هەیە تا گومرجی برایم خەلیج ببڕن بەلای سووریا دابێتن ئەحمەد شەرع لەو مەجکۆ نانم ئەحمەد شەرع و بەعسیەکان و حەلبوسی ئەوان هەموو بەرەیەکن لەگە تورکیا بەرەیەشکە بکەنەوە و دژ بن بالمقابل داخوازی هەموو ئەو گروپە چییە یەک لەوانە لادانی مەسرور بارزانانی کە مەسرور خەتا لە خۆتی بەڕاستی مەسرور کابرایەکی نائیداری بوو لەو 8 ساڵەی پاڵی بەیەکێتیوە نەبرە و ئەوانە بڕوات
ئەو من هوڕی و خۆ بەز ئینادی و لود بەرزەی ماڵی بارزانی ئەمن شەرعیەت پێ نادەم ها یعنی ئەوە بڵێ بەس هەمومان دەزانین پارتی نەرم بووە لەو ساڵ و نیوەی لەگەر یەکێتی ئەندە پۆستی بدا بە یەکێتی بەو دەرەزەی بەرە ئەو خیانەتە نەدەڕۆی بەس هەر ئەو تەب لە شەڕی ناوە خۆشوە بوو چوو بەعسی نا بەس ئامادە نەبوو لە گەیشەتی سازش بکات بەرحاڵ ئەوی پاڤل دەیکە خیانەتە گرانە سەرت ڕادەوەستی بەجێ قوباد و ئەمر و زەید مەکە بە جددیمە و دوو هەندێک شت هەیە من دەزانم بڕوا بکە هاوڕێیان ئەو پاڤلە ئەوها بڕواتە نییە ڕۆژێک ئەڵێن پاڤل کوژە دەست لە کونان زۆر وەردەدا لەولا لە ئەولا بڕوار بکە نازانم کو دەژیتن ئەو کابرایە دەست لە کونان زۆر وەردەداتن ئیکاکە کاچ خۆمە تو ئەزمونت نییە دوو جێ لە کەس ڕناگری بڕوا دەکەن تەعلیماتی دەرکردێ دوایین شت وتی یەک کەس لە بۆ نیە لەسەر کەرکوچێ قسە بکە یەک کەس لە ناو کەرکوچەکان بڕێ ئازبانە ئاسو ئەڵمانی و ڕەفعەت و ئەوانە جێگرینە و لە کەرکوزان دەوێرن برێن ئەمە دژە ئەوی ئەو ڕێکەوتنین ئاگایان لێ بووە دەوێرن ئیدا یەک کادریەچەتی دەوێری ئیدانە بکاتن کارەساتە یعنی بە جددیمە نەجێ لە کەس ڕدەگرن ئەو دوو کوڕی تاالەبانی بەکەیف خۆی استراتیزی یەکێتی و کورد دادەڕێژێتن لەرقی ماڵی بارزانانی ئەوانش دەست لە بۆ شەیتان دەبن کو ماڵی بارزانانی دەستیان لە بۆ شەیتان بردیە و لەو لایە ئەوزارە تورکیا و ئێران بزانە پارتی خودای ئەو موامەرە و دەست بردن و خیانەت ئەوش دەچ خیانەتێک دەکات دە هەندە کێشەی کورد ڕسوا دەکەن هاوڕێیان من ئەو زانیاریانەم لابوو هەویستم لەگەڵتان شێر بکەم بەداخەوە بەشی هەرە گەورەش لەوەیە ئیرادەی خەڵک لە ناڕەزایەتی لە تووڕەی ڕۆشنبیری کورد هەر ئازایە چقەچەق بکاتن دەبی دوابی حزورەکی نییە یەک ریزیەکیان نییە یعنی وجودیانی وجود کورد کاکەم زۆر پێسەری هەندە ڕۆشنبیری دێ کۆمەڵە قسە دەکە نەسیحەتی دار و بەردەکە دەکاکە ئاور لە خۆتەوە بزانە ئەو حزبانە کو ئەوە ئیهانەی میلەت دەکەن بە خۆتان مەگەر بەس ڕۆشنبیری عەرەب هەنچە ڕۆشنبیری کورد فاشل و دۆڕاوبی هەموو نەسیحەت دەکا بە سێ کەس ناتوانێت تەنسیقێک بکە ڕۆڵیان وەربڕۆ هەرموو ڕۆشنبیرانەی کورد کە قسەی گەورە دەکەن بریقەدار 100 کەس لایچیان لۆ ناکە یەک ڕووداویە پێ ناجوڵێ کەچی نەسیحەتی دار و بەردەکەی کورە بابا ئەنگۆ بە خۆتان وەرە نەسیحەت کات یعنی قەزم لێرە نە حزبی ئۆپۆزیسیۆن نە ڕۆشنبیر نە حتا سێ بەشی لە میدیای ئەهلی ئەوانەی کە پێیان دەگوتری حزوریان نمایە بۆیە پارتی وشێتی بە قەیف خۆیان خیانەت دەکەن دەسترسیان لە خەڵک نمایە کە لە کاتێکدا هێزێکی زۆر گەورەین ئەمە هێزێکی زۆر گەورەن بەس لەو سۆسیال میدیایی تەنسیقەکە بی یەک ڕێزی بکەوە دەیان ڕووداوە ئەمە پاشە کشەمان پاردی وشێتی کرد گرنگ ئەبێ زەخت لە پارتی وشێتی بکرێت لە نێوان خۆیان بە هەموو خیانەتیان تەنسیق بکەن نەک بچن نەگەر بەرەی خیانەت بەرەی داژیکەران تەنسیق بکەن لە بۆ ملشکانی یەکتر چکۆ ئەو داژیکەرانە چیان لەوانە دەوێتن بە تایبەتی سونە و حەلبوسی و ئەحمەد شەڕ ئەوانە موامەرە لەسەر کورد هاوڕێیان من ئەو زانیاریانم پێبوو ئیسم لەگەڵتان شێرکەم بەداخەوە بە هیواشم غەڵەت بم ئەوە زانیاریە و دەشکرێ هەموو ئەو بەرەیە سبەی هەڵبۆشێتەوە دەیان بەرەماندی تەڵبەشەوە کەس نەڵەیانی ئێستا بە ناوی گروپی 5 ئیش دەکەن تورکیا دامیان دەگاتن لە پەرلەمە عێراقەتە پشتی ئەوانە مالی چیشان هەلبوسیوانە بوون پشتی مالی چیانشکانە ڕەنگی ئەو سوودانیش مل بشێنن گروپە شیدارە کاریگەرن تورکیا دامیان دەکە بەس ڕەنگی هەفتەشکە نەمینێن ها ئەوەی بارزانی و سەدر و هەلبوسی دەیان گروپمان دیتە بەڵام لە ئێستا ئەو شتە هەیە کاتێکی خۆش سوپاس بە ئەو کاتێک لەگەڵ منتان بردەسەر شەوەشی خۆش